بە هیوای کاتێکی خۆش لەگەڵ وانای بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 69. لاپەڕە 69 باسی ئامادەبوون بۆ تاقیکردنەوە هەندێک لەو پرسیارانەی ئەو لاپەڕەیە شیکار دەکەم هەندێکیشیان دەهێڵمەوە بۆ خوێندکاران. پرسیاری یەک بەهای 3.7 کەوانە جاران 4 کۆ 16 دا بەش دوو چەندە؟ لێرە دەبی ڕیزیەتی کردارەکان ڕەچاو بکەم و یەکەم شت ژمارەکانی ناوکەوانەکە کۆ بکەمەوە، ئەوجا کردداری لێکدان پاشان کردداری دابش لە دوای هەمویان کردداری کۆکردنەوە ئەنجام بدەم. 3.7 کاتە دا جاران بکەم لەگەڵ 4 کۆی بکەمەوە لەگەڵ 16 دا بەش دوو کە یەکسانە بە 8 ئەوجا چارجاران دەجاران 4 40 کۆ 8 یەکسانە بە 48. پرسیاری ژمارە 2 وێستگەیەکی تەلەڤیزیۆنی ویستی بەرنامەی پەسەندکراو لەلایەن بینەران بزانێ. کام لەم سامپڵانەی خوارەوە لایەنگیر نین؟ ئەوانەی کە لایەنگیر نین. سامپڵی یەکەم ئا 100 بینەر بەڕەمەکی هەڵبژێردران. ئەوە لایەنگیر نییە، باشە لایەنگیر نییە، ڕاستە. ب 100 بینەر هەڵبژێردران کە تەمەنیان لە نێوان 12 و 21 بوو، ئەوە لایەنگیرە، کەواتە ئەوە لایەنگیرە. 100 بینەر بەڕەمەکی هەڵبژێردران لە ئافرەتان، ئەوەش لایەنگیرە. 100 بینەر هەڵبژێردراون لەوانەی سەیری بەرنامەکان دەکەن لە پێش نیوەڕۆ، ئەوەش هەر لایەنگیرە، کەواتە تەنیا لایەنگیر نییە. پرسیاری ژمارە 3 ئەمیر ئەم ژمارانەی خوارەوەی لە یاری تۆپی باسکە تۆمار کرد. 15 21 12 28 18 19. ناوە ڕاستەی ئەم ژمارانە چییە؟ هەتا ناوەڕاستەکەی بزانم ژمارەکان ڕێز دەکەم. ئەمن لێرە ڕێزم کرد لە بچووک لۆ گەورە 12 15 18 19 21 28. هەتا ناوەندەکەش ببینمەوە لێرە یەک ژمارە لا دەبەم لە لای چەپیش یەک ژمارە، دیسان لە لای ڕاست یەک ژمارە، لە لای چەپ یەک ژمارە. ئەو دوو ژمارە نەمانەوە لە ناوەڕاستە، کەواتە ناوەڕاستەی 18 و 19 دەکاتە 8.5. پرسیاری ژمارە 4 کام وێنەی ڕوونکردنەوەی باشترە لە بەراوردکردنی ژمارەی وێستگەکانی ڕادیۆ و تەلەڤیزیۆن لە 3 وڵات؟ کامە باشە؟ ستونەکانی ڕوونکردنەوەی جووتەنی. لەبەر چ جووتەنی؟ چونکە ڕادیۆ و تەلەڤیزیۆن. پرسیاری 5 ژمارە ناوەندەکان بەخۆی یەک ناوەند هەیە لە هەر 5 ژمارە دەبووە نووسرا بە ناوەندەکەیان. 2 فاریزە 56 لە سەدا کام لەم ژمارانەی خوارەوە بریتیە لە سەرجەمی ژمارەکان؟ سەرجەمی ژمارەکان واتە ناوەند، جاران یان کەڕەتی، چونکە 5 ژمارەیە کەڕەتی 5 دەبی بکەم. 5 جاران 2 56 یەکسانە بە 12 و 8 لە 100. پرسیاری 6
شیکار ناکەم دەی هەڵمەوە بۆ خوێندکاران. پرسیاری ژمارە 7 نەوزاد بۆ ماوەی 10 خولەک لە ڕۆژی پێنجشەممە مەشقی کرد و پلانی دانا بۆ زیادکردنی ماوەی مەشقکردن 5 خولەک لە هەر ڕۆژێک لە ڕۆژی ڕابردوو. کام خشتە ژمارەی خولەکەکانی نەوزاد مەشقی لێ دەکات لە 4 ڕۆژی یەکەم. چونکە 5 خولەک زیاد دەبی کەواتە زۆر ئاسانە 10 15 20 25 ئەوە ڕاستە. ئەوانی دی ڕاست نینە 5 زیاد نابن. دێمە لای پرسیاری ژمارە 8 وێنەی ڕوونکردنەوەی خوارەوە ژمارەی خوێندکارانی تۆمارکراو لە خوێندنگایەکی بنەڕەتی هەر 3 ساڵ جارێک دەردەخا لە نێوان ساڵی 97 و ساڵی 2009. ئەگەر تەماشای ئەو وێنەی بکەن وێنەی ڕوونکردنەوەی دەبینین ژمارەی خوێندکارانی تۆمارکراو لە ساڵی 97 تۆزێک لە 300 زیاترە، لە ساڵی 2000 زیاد دەبیتە 400، بەڵام لە ساڵی 2003 دێتە خوارێ دەبیتە 200، لە ساڵی 2006 دیسان کەم دەبیتەوە، ئەوجا لە ساڵی 2009 تۆزێک زیاد دەکا دەبیتەوە 200. کەواتە 2 ساڵ کەمکردنە لەو 2 ساڵیش زیاد بوونە. لێرە پرسیارەکە بزانین باسی چییە. کام ماوە لەم 3 ساڵە گەورەترین پاشەکشە؟ لێرە پاشەکشە نازانم ئایا زاراوەکی گونجاوە، کەمبوونەوە یان هاتنە خوارەوە یان دابەزینی ژمارە، بەڵام پاشەکشەش واتە ژمارەکان کەم بووینەوە. وابزانم ئەو مانایی هەیە لە چ ساڵە گەورەترین کەمبوونەوە ڕوویدا؟ لە ساڵی 2000 هەتا 2003 گەورەترین هاتنە خوارەوە ڕوویدا بە جێرەی ئەو وێنەیە. کەواتە بەخۆی زیاتر لە 2003 کەیە، بەڵام 2003ش لە چاو 2000ەکە کەم بووە، واتە 2000 زۆر بوو، 400 کەس بوو بووە 200 کەس. پاشەکشەیەکی گەورە ڕوویدا لە نێوان ئەو 2 ساڵە. پرسیاری 9 ناوەند و ناوەڕاستە بۆ ئەم ژمارانەی خوارەوە بدۆزەوە. 20 15 18 16 20 43 15. ناوەندەکە کە ژمارەکانم کۆ کردەوە دابەشی 7م کرد، چونکە 7 ژمارەیە، کردیە 21. ئەوە ناوەندە. ناوەڕاستەش ژمارەکانم ڕێز کرد ئەوها لە تەنیشتێک لە گچکە لۆ گەورە. ناوەندەکە دەرچوو ژمارە 8ەیە. ژمارە 8 ناوەندە. ئێستا ناوەڕاستەیە، ببورن بێگومان ناوەڕاستەیە. ناوەندەکەش 21 بوو. ئێستا پرسیارەکە چییە؟ باش کامیان باشتر؟ دوو داواکاری هەیە. یەکەم جار ناوەڕاستە و ناوەند ببینەوە دیتمانەوە ئەوە ناوەندە 21، ئەوش ناوەڕاستەیە 8. ئەوجا داواکاری دووەم کام باشترە بۆ باسکردنی پێدراوەکان، ناوەڕاستە یان ناوەند؟ لەبەرەوەی پێدراوەکانی من زیاتریان زۆربەی زۆریان لە 21 گچکەترن، کەواتە 21 باش نییە، زۆر باش نییە بۆ باسکردنی پێدراوەکان. 8 باشترە، واتە ناوەڕاستە باشترە بۆ نواندنی پێدراوەکانی من. لێرە
لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە لاپەڕە 69 دێمە کۆتایی ئەو وانەیە هاتە وانەی داهاتوو هەر بژی.